خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ لەگەڵتانە بەردەوامین دوایین تۆر و گفتوگۆی ئەمڕۆمان تەوەرێکە پەیوەستە بەوەی کە ئەتوانین بڵێن ڕۆژی جیهانی گوێگرتنە. چۆن گوێگرتن؟ ئێمە باسیەوە ناکەین گوێ لە پارچەیە میوزیک بکەی کە پنجگەکە دەستکردە کەزای چێژ بەخشە، بەڵام باز لەو دەنگانە ئەکەین کە لە سروشتا خۆی بوونی هەبووە، باز لە دەنجی ئاوەکەین، باز لە هەوایەکی شەماڵەکەین کە لە دارەکانەیە، باز لە هەوایەکی خۆشەکەین کە هەڵیە بژین وەکو ئۆکسجین، یاخۆ ئەڕوین جۆمان لە کۆمەڵە دەنگکە بێ کەس لە سروشتایە و خۆڕسکە هیچ دەستێک کاری تیان نەکردووە. ئەمانە بوو کە ژیان لە گوندەکان زۆر خۆشتر و تەندروستێکی باشتر و دەروونێکی ئارامتر و خەڵک لە نەخۆشی بەدوور بوو. بۆ لەبەرەوەی ژینگە خاوێن بوو یەکێک لەو هۆکارە سەرکیانەی کە پیسبوون و ژینگەیە ژاوە کە کاریگەری تەواوی لەسەر ژیانمان بەجێهێشتووە. ئەنجا لەگەڵەوەی کە ئێستا ئێمە لە شارە گەورەکانین، ئەم هەموو ئۆتۆمبیلە، ئەم هەموو دووکەڵا، ئەم هەموو دەنگە جیاوازە ڕۆژانەیەتە گوێمان، ینی جاری وایە کە هەڕیتۆ ماڵەوە کە دەرگاکە داخی هەناسەیەکە لەمشی یەک تۆز بەس مامێشکمی سراحەتکە، یعنی وامان لێ هاتووە ژاوەژاو و سترێس و لایانی دەرونیمان تەواو شەکەتی بەجەستەمان هێنەوە، بێجگە لەو هەموو هۆکارەی ترکە پلاسیک بۆتە هاوڕێ ژیانمان، بێجگە لە هەموو هۆکارە پیسبوونانەی ترکە سەرچاو ئاویەکانمان پیسەکەن. ئەمڕۆ بابزانین تا چەند توانین ئێمە لەگەڵ دەنگە خۆڕسکەکانە دەنگە سروشتێ جوانەکانە خۆمان ئاشناگەینەوە، یاخود ئەو دەنگانەشی کە دەست ناکەن یاخود دەستکردن تا چەند زیانیانەیە بۆ ئێمە و تا چەند زیانیانەیە لەسەر ژینگە و تەندروستی ئێمە. گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ساڵح نەجیب مەجید، پسپۆڕی زانستە ژینگەیەکان کە بەڕێزانی سەلایمە میوانە. دکتۆر جیان زۆر بەخێر. پێشێکی جوانش لێک زۆر سپاس دکتۆر جیان. بابەتێکی زۆر گرنگە. سەرەتا ئێمە ئەگەر بگەڕینەوە بۆی گوێگرتن لە دەنگە سروشتیەکان تا چەند پێی ئاوێتە بووین، تا چەند هەردوو لایەنەکەی پاراسین، هەم جەستەیی هەم دەرونی، تا چەند نەخۆشی کەم بوو. پێم خۆشە وەکو پسپۆڕێکی ژینگەی کە ماوەی چەند ساڵێکە خزمەتەکە یەخوا دەستت خۆش بێ، هەمیشە خەمخۆر بووی. ئەم بابەتانە چەند کاریگەری هەیە لەسەرمان. دەستخۆشی لێکم ئەو دەنگە سروشتەی کە ئێمە هەموو کات هۆگرین بەداخەوە ئەڵێن لێی بێبەری بوو. ڕاستە ئەگەر پێ ئاشنا بوو بیتین، بەڵام ئەمڕۆ لێی بێبەری بوون، ینی بە ئەندازەیە ڕەنگە ینی لە ساڵێکە ڕێنەکەوێت دەیان سعات لە کەشوهەوایەکی ینی ئارامە بژین کە ژاوەژاوی تیانە بێت. لەگەڵ ئەوەی ئێمە ینی وەکوی سەرچاوە زانستیەکان، سەرچاوە نێودەوڵەتیەکان ئاماژەی پێکەن، ئەمڕۆ نزیکەی 9 جۆر پیسبوون ڕووی یاوە، ینی ئەپروڤ بووە لە هەمووریەکەوە. لە مەخاکە، ئاوە، هەوایە، گەرمیە، تیشکیە، بینینە، ڕووناچیە، لەگەڵ ئەو جۆری کە بەرەزت ئاوە ئاماژت پێکرد ژاوەژاوە. ئەبینیت ئەمڕۆ بە هۆکاری زیابوونی دانیشتوان و مرۆڤایەتی و تەکنۆلۆژیا، با بڵێن تۆ بینیت مەکینەیەکی گسکدانت لە ماڵەوە، هەر ئەم مەکینەیە ئەگەر ئاستی ژاوەژاوەکە حساب بۆکەی کەسەر و 80 دەسە بڵا، ئەمە ئاستێکە کە قوبوڵکراو نییە، چکە لە 65 لە ئاستی 65 دەسیبڵ بە یەکەی دەسیبڵ پێوانە ئەکرێت، نەتەوەی گرتوانکان ئاماژەی کردووە هەر کاتێ ژاوەژاو گەی بە 65 دەسیبڵ، ئەمە یەکەیەکی با بڵێن لۆگاریتمیە، ئەو کاتەش پیسبوونی ژاوەژاو لەو جێگەیە بوونیە. ئێستا باوەڕ ناکەم ینی لەگەڵ ژیانمانە لە جێگە جیاوازەکانمانە کەمتر لەم ئاستە بەدی بکەین و ئەڵێ هەر کاتێکیش گەی بە 85 دەسیبڵ، ئەوە تۆ مەترسی ئەوەت لەسەرە کە لە ماوەیەکی کورتە با بڵێن کۆ ئەندامی بیستنت بە تەواوەتی لە دەست بیت. ناچار 65 دەسیبڵە واتە دەنگێک لە چه ئاست بەرزە؟ خشتەیەکم بۆ هێناون دەنگێک لە چێ ئاستێکایە کە بیبینن. ئێستا بۆ منوە سیتی ترافیکی سەر جادەکانمان 85 دەسیبڵە. بەڵێ 85 دەسیبڵ زانیە یان چی؟ یعنی ئەو ئاستەیە کەیتر ئەگەر بەردەوام تۆ ژیانت لەو ناوچانە بێت لەگەڵ کاتە کۆ ئەندامی بیستنت بەرەو لاوازی ئەچێت، بەرەو لاوازی و هەندێک جار ئەگەر تۆ ژیانت و کارتت بەردەوام لەو جێگەیە بیت، لەو جێگەیە بیتر بیستنت نامێنێ،
و تووشی نەخۆشی تینی تەس ئەبییت یعنی تەنین زنگانەوەی دەنگ ئەبییت یعنی ئەمە حاڵێکە هەنی بەردەوام دەنگێکی گەورە ئەگەر لەنا ینی تۆ ئەبینیت ئێمە ئەو جادانی کە جنجاڵە بە ئۆتۆمبیل ینی بەردەوام جنجاڵە ژاوەژاوی دەنگی مەچینەکان بەتایبەتی ئەو ئۆتۆمبیلە دیزلەکان ئەوانەی کە پێداگری ئەەکەن خێرا ئەڕۆن ئەوە 85 دسبڵ دروستەکە ئەوە ئەو ئاستەیە کە مرۆڤ دووچاری ئیتر وردە وردە لەگەڵ ئەگەر بەردەوام ژیانی لێ بێ ئیتر گوێ لە دەستەیە هەستی بیستن لە دەستەیە ئەجا ڤاکیۆم کلینە هینێک دیسکێکی کارەبا کە لە ماڵەوە دیسکی پێی 75 دسبڵە ئەت هەستن نەکردووە کە یعنی لە کەش و هەوایەکی ئارامە ئاژی لەگەڵ ئەو مەشینەیە هەڵەکەی ئیتر هەراسانە لێ ئەبرێت چکە یعنی ژاوەژاو دوو کاریگەری جووەر کاریگەری لەسەر لایانی تەندروستی تەیە تەندروستی جستەیی و لەگەڵ لایانی دەرونی تەیە ینی ئەم با بڵێن کارتێکنەکەی دوو جۆرە جۆرێک لەسەر لایانی دەرونیت جۆرێک لەسەر لایانی تەندروستی اینجا تۆ ئەم دوانە یەک بگرێ جستت بە چ ڕەوشێکەکات حەزەکەم بۆ نمونە تارێک ئەونا ئەو خەڵقانێکە لە نزیک مەتارەوە دانیشتون کە تکاتە تارە ئەمە هەتا 140 دسبڵ ئەڕات ئەو خانوانەی نزیکی فڕۆکەخانە ئەوانەی کە نزیکی فڕۆکەخانەکانن مخۆم لە ئەڵمانیا ینی شوێنمان تقریبان 20 کیلۆمتر لە فڕۆکەخانەکە نزیک بوو بڕاستی هەراسان بووبووین بێتاقەت ببووین لەگەڵ ئەوەی چەند بارێرێکیشە بوو بارێر ینی ئەوانەی کە دەنگ ئەشکێن دەنگ کەم ئەکەنەوە بارێر بەدەر لەوە ئەوان چەندەها ڕێگەیان ینی ئەو ناوچانەی کە ترافیکی زۆر بوو ترافیکیانیان بە ژێرزەمینە ئابرد بە ئەندەرگراوند ئابرد بۆی ژاوەژاوەکە دەرنەچێتە دەرەوە ئەجا چەنەها حاجزی سەوتیان دانا بۆ ئەم حاجزی سەوتیانە هەموو جادە سەریعەکانیان حاجزی سەوتی هەیە حاجزی سەوتی هەیە ئەڵێ باپاکار تەندروستی مرۆڤەکان نەکە نەک مرۆڤەکان بەتەنها تەسەورەکەی ئاژەڵەکان بوونەوەرەکان هەمویان بەس لێمەی ناکە لە ژینگە ینی ئەو دەنگەی کە سەرچاوەکەی ئێمن ینی کار لە ئەو جۆرە دەنگە ئەکا یا ئەو نبرەیەکە کە ئاژەڵەکان دەریەکەن ئەو نبرەی ئاژەڵەکان کە لەگەڵ خۆیانە لە زمانی یەکتێگەن ئەشێوێنن مەسەلە بۆ یەکتر بینینە بۆ کاتێک یەک ئاماژە بە یەکەن بە دوورکەوتنەوەی لە هەڕەشەیە یا ینی با بڵێن ئاژەڵێک حەزەکە مەیەکی یا نێرەکەی لێ نزیک بێتەوە بۆی زاوەزێ بکە ئەمانە ئەشێوێت چ لە ناوچە سروشتەکان لەسەر زەوی چ لە ناو ئاو ئەمە فاکتێکە کە هەموو با بڵێن سەرچاوە زانستیەکان ئاماژیان پێ کردووە ینی بەس بە تەنها ئەمەی ئێمە کە مرۆڤین هۆکارین بۆ ئەو نۆجۆرە پیسبوونەوەیچێک لەوانە ژاوەژاوە ینی کاری لە ژیانی ئەوانیی کردووە ئەوانی پەرتەوازە کردووە وایان کردووە لانەی خۆیان بەجێ بێڵن جێگەی خۆیان بەجێ بێڵن سەرچاوی خۆراکیان کەم بێتەوە دەستیان نەکەوێت ینی چەند کار لە ئێمەکە زیاتر کار لەوانەکە و ئێمە ڕۆژانە لەگەڵ ئەم بارودۆخە ئەژین بەداخەواڵێ جا دکتۆر ئێمە زۆر جار لەگەڵم دەنگانە ڕاهاتون هەندێک لەم دەنگانە ڕاستە زۆر بەرز نییە بۆ 65 دسیبڵ لەلانەیەنەگە بۆ نمونە دەنگی سەلاجە دکتۆر هەتاکو شەو ئەگەر شەویش بە تایبەت ئەمە ڕوئەیە هەتاکو کارەباکە نەبڕێت تەنیا خێری کارەبا بڕانە نازانی چەندێک دەنگی بێزارکە لانەی لە ماڵەکەی هەبێت کە تۆ لەگەڵی ڕاهاتووی لەو کاتا کە بێدەنگە بێت تازە ئەزانی چەندێک بە ناچاری ڕاهاتووی ئەمری واقع ینی کە تۆ لەگەڵی ئاوی بزیت بەسام بەڵام ئەگەر بیت بە دواچوونت هەبێت بۆ ئەوەی کە وەکو ئاماژەم پێکرد ئەمەد لەسەر دوو تەوەرە کار لە تەندروستیەکە لەسەر تەندروستی دەرونیت و تەندروستی جەستەیت یەکەم با بڵێن ئۆرگان جستەی مرۆڤە کە کاری تێکە کاردیۆڤاسکولەر دیزیز ئەو نەخۆشیانەی کە پەیوەستن بە هەچی خوێنبەرەکان هەیە بە دڵەوە هەیە کە ئۆکسیجینی بەردەوام ئەبێ بۆ جستت ئەبا خۆراک ئەگوێزێتەوە لەسەر ئەماناکە فەنکشنی ئەمانە تێگەهات کاردیۆڤاسکولەر دیزیز ئەم دەنگە بچووکەکان هەموو دەنگەکان کە ینی دەنگەکان وەکو بەڕێستم وت ینی لە 65 ینی نۆیز پۆلیشن دەست پێکە ئەو دەنگانە تا حەدێک نیمچە ئارامێکی تایە بە بەراورد لەگەڵ دەنگی 65 دەسەبڵ بەڵام تۆ بەڕێزت ینی وارێک و تۆ پیشەیەکی تێ لەسەر جادەی پیشەیەکی تێ لە کارخانەیەکی شەکەی پیشێکی لەسەر جادە نزیکی لەسەر جادە نزیکی ینی تۆ لەم کاتا ڕۆژانە بەرکەوتەیت ینی کۆ ئەندامی با بڵێن
جستت كۆندامی بیستنت دوای خوێنبەرەکانت دڵت ئەمە لەژێر کاریگەریایە ئەنجا لە ڕووی دەرونیەوە تووشی خەمۆچیتەکە تووشی دڵە ڕاوچیتەکە تووشی کەم خەویت ئەکات کەمی هۆرمۆنی کۆرتیزۆل زیاکات بۆ هۆرمۆنی کۆرتیزۆل لە جەستە تازیاکا وەکو کاردانەوەیەک کە شتێکی نائارامی هەیە لە جەستەتا ئەوێ ینی بەردەوام بێ و ئیفرازی زیاکە تۆسێک لە ڕووی دەرونیەوە دەیان کاریگەری لەسەر لایانی جەستەتێ لە ڕووی جەستەیشەوە دەیان کاریگەری لەسەر جەستەتێ حتا دێراساتی تازە ئاماژەی بەوە کردووە لەسەر ئاستی ینی فێربوونی معریفەش توانای فێربوونی معریفەش ئەم ڕۆژاوەژا و کاریگەری گەورەی کردووە بەڵێ مناڵانی کە لەو مەکتەبانن کە نزیک ژاوەژاوە نزیک دەنگن ینی با بڵێن حزامی داریان بۆ نەکردون پشتێنەی داریان بۆ نەکردون بۆی دەنگەکەیان پێ نەگات بەشێک لەو دەنگە بشکێت ئەمانە ئاستی فێربوونیشان کەمترە بێت لە مناڵێک کە لە ژنگێشی سروشتی ئاشی باشە دکتۆر ئێمە دەستخۆشی و لەکەین هەموو جارێ بە کۆمەڵە داتای تازەوەیت و کۆمەڵە توێژینەی زۆر جوانە لەسەر ئەو بابەتانە کرۆکە ڕۆژانێمە بەرکەوتنمانەیە لەگەڵیا وە زۆر کات ئێماڵین کە ئەمانەوەی هەناسەیەک هەڵمژین ئەچینە و شوێنانەی کە سروشتە و بێدەنگە بۆ لە بەروی کە ئەڵین لە ناو سروشتا هەموو شتەکان نوێبوونەوەیە هەنیار بۆ خۆت چۆرە ناوی خۆت ئارامێکت پێ بەخشێت لە دەیان لەو کۆمەڵە زۆرە پیسبوونەی کە ئاماژەم و پێکرد لە بەشی زۆری ڕزگارتە لە بەشی زۆری ڕزگاتەوێت کەواتە ئێمە مادام چی بکەین مەجبورین کە ڕۆژانە بچینە ترافک لایتەکە مەجبورین بچینە شوێنی کارمان مەجبورین تێکەڵی بازار بین دەنگەکان زۆرە بۆمان ئەگەر ئەمانە بەشێکی بین بە خۆمان بەشێکی بین بە پشودانی خۆمان یاخو بەشێکی بین بۆ هەوڵانەی کە خۆمان بیە بین دەنگەکان کەمترکەینەوە ینی من هەموو جارێگەڵێم هەڵێمم کارەبا 24 کاتژمێریە چەنە سوودی هەیە بۆ ماڵەکانمان ئەوەنەش دووری خستینەوە لە مۆلیدەکان و دووکەڵی سەر شارەکان ینی ئەم ئۆتۆمبیلە کارەبایانەی چەنە سوودی هەیە کە پارێک بۆ تۆ گەڕێتەوە ئەمەنەش دووری خستینەوە لە دووکەڵ و کۆمەڵی بابەت کە لە ساڵانی ڕابردووە بەدەستیۆناڵێن ئەم شاوەژاوەش ئەگەر کۆمەڵی هەوڵی بۆ بدرێت دەنگەکان کەمتر بێتەوە ئەتوانین بڵین ئەڕۆین بەرەو ئاراستەیەکی ژینگەی باشتر بەدڵنیاییەوە بەس کاتێک ئەم هەنگاوش ئەچێتە بواری کارکردنەوە وەکە هەستپێکردنەوە و با بڵێن ینی ئەنجامدانی هەنگاوی تەندروست کاتێک کە مرۆڤەکان تێگەیشتیان هەبوو بۆ لێکەوتەکانی پیسبوونی ژاوەژاو چەند مەترسیدارە چی لە ڕووی جەستەییەوە لەسەر دەیان نەخۆشی و چی لە ڕووی دەرونیەوە لەلایەن دەیان ڕۆوە هەر کاتێک تۆ ئەمانەت ینی ئەم وعیت لا پێیا بوو ئەم وشارێت لا پێیا بوو ئەو کاتە خۆت سروشتی هەنگاوانەی ئەگەر جێگەکەت و توانات لەبار بوو ئەو جێگەن نەخوازرا بوو بۆت ینی لە نزیک مۆلیدەیەوە بووی لە نزیک معمەلێکەوە بووی دەست بەجێ ئەجۆزیتەوە هەنگاوانەی ئەڵی کاکە من تەمەنم چەنە ینی خۆم خەمە شوێر ئەم هەموو هەڕەشەوە مەترسیەوە بۆ کاری ئەو ژاوەژاوە سرەوتنم نەبێ ئارامیم نەبێت ینی با ساعاتێ زووتر لێ دوورکەمەوە بەڵام ئەگەر ئەو تێگەشتێ نەبێ لەگەڵ یا تەتەبوعەکە و با بڵێن تەعاودەکە و ڕایەت هەتا ئەو کاتەی کە نەخۆشەکان لەسەری دەرەکەون هەتا ئەو کاتای کە بەداخەوەڵم ژیانی بەرەو کۆتایی ئەچیا بەرەو ینی دۆخی نەخوازاو ئەچێت ناچار ینی لەگەڵی ڕۆشتووە بەس لێکەوتەکەی دوای ئەوە چیە ئەو عاقیبەتە نەخوازاوایە بەوەی کە تووشی نەخۆشیی مزمن ئەبێت یا پەکەوتنێک ئەبێت یا هەستێک با بڵێن لە هەستەکانی لە دەست ئەیات یا دووچاری نەخۆشیەک ئەبێت کەیتر چارەسەری زەحمەتە بێت ئەمانە هەمووی لێکەوتێ ئەمانە کاتێک مرۆڤ بە خۆیان ئەچێتەوە کە تێگەیشتنی ژینگەیی هەبوو ئەگەر ینی دایان جار مەسەلە گوێی لە بەرنامەیەکی واگرت خۆی مەرج نییە هەموو جارێک ینی مرۆڤ ینی لە ڕێی لایەنێکەوە فێر بێت مرۆڤ ینی بوونەوەرێکی ژیرە ئەتوانێت خۆی هەوڵ با هەموو بە دواچوونەیە بکە هەموو تەقالەیە بکە کاتێک کە بابەتێ جێگەی سەرنجێ بێ بۆ نمونە ئەم بەرنامێ لە ڕێی بەڕێستانەوە پەخشەکرێت ئەو کات با بڵێن ژاوەژاو وەکو چەمک بە کوردی يعني ضوضاء بعربي نويز بوليشن بانجليزي اگر استي معرفي توصل لبيشو بي خوي بدوايا بشيت الحمد لله امرو دزقا كان للانترنت هسه تجاوز استكان حمو زانياريكي فير اكاد جاكتي خو امس بوني برزت ام توجنوي برزت با بدرفته كاتور بگرين برزت بمان بلا
کەسەکان چی بکەن؟ خۆی سەحارخان ینی توێژینەوەیەک ئێمە مەبەست بووین 5 کەس بووین 5 جیازی پیاوانی ژاوژاومان هێنا یەکەم ئامانج کە دەستمان پێ کرد لە خستەخانەکانی سلێمانی لە 10 خستەخانە بیکەین جانین نەخۆشە کە نەخۆش بوو ئەگەر ژاوەژاویش فاکتەری بێ کار لەسەر تەندروستیکە ئێمە ئەرکمان بوو کە ئیداری خستەخانەکە ئاگادارکەن کە ئاستی ژاوەژاو لە خستەخانەکەتانە بە ئاستێکە یعنی گەیشتۆ بە 65 نزیک 65 بووە ئەمە هەراسانکەرە ئەمە تێکگەرە ئەگەر مرۆڤێک ڕژێنەکانی تێک چوو بێ زیاتر تێگەچێت باری دەریونینێ ئارام بێت تووشی خەمۆکی بوو بێت خەوی نەبێت زیاتر ئەم دیاردانەی لەسەر زیاد بێت بەڵام بەداخەوە ینی کۆرۆناکە ڕێگەی لێگرتین ئەو کەسانەی لەگەڵ مابوون چوار من سەرپەرشتێکیان بووم لە سەرۆکی تیمەکە بووم بەداخەوە ینی نەمانتوانێت ژنا 5 جیازیشمان بووە ناو بەردەوامیش بووین یعنی نەمانتوانین تەواوکەین حتا ئاستی ژاوەژاو لە خستەخانەکانە تەقیمکەین جانی چەندە ئەگەر بێت ئەمە بکرێت ینی کەسی ئەکادمی بگە وەلایانی بەرپرس ئاگادار کاتەوە بەم مەوزوع و هەنگاو نەنێت ئەو کاتە یانە تۆ نەخۆشەکانت ئاگادار کرد کە ڕەوشەکەت لەم خستخان ئەو کاتە ئەو نەخۆشەش بەخۆی ئاچێتەوە و ئەو کاتە ڕەنگە ئیداری خستەخانەکەش حرس و پەرۆشی هەبێت ینی بیر کاتەوە لە هەندێ بربەست ینی لەو باریارانە ئێتر ئەگەر بەدار بێ ئەگەر بە دیوار بێ بۆی بەشێک زۆر لەو ژاوەژاوە ینی نەگوێزێتەوە بۆ نەخۆشانە هەتا کار لەسەر لایانی جەستەیی و دەرونیان نەکات باشە بابەتی کە هەیە زۆر گرنگانی زۆر هەمیشە جەنابەت لە هەموو پرۆگرامەکانە چکو خەمخۆری تەتەوێ ئەم بابەتە تۆزێک گشتگیرکەین ینی ئێمەش گشتگیریەکەمان لە ڕێی چیەوە بێ لە ڕێی میدیاکانەوە بێ لە ڕێی ناوەندە ئەکادیمیەکانەوە بێ لە ڕووی پەروەردەوە بێ کە بتوانین مناڵەکانمان بەوە گۆشکەین هەر لە مناڵیەوە چۆن ژینگەی خۆش بێت چۆن دەبە ئاوەکەی خواردی فڕێنەیە چۆن توانینە و نانەی خواب جبسەکەی قاغەزەکەی فڕێنەیە ئەمەش لە ڕێگەی پەروەردەوە گەر بەرنامەیەک و پرۆگرامێکی بۆدا بنرێ ئەتوانین ئاراستی ژینگەیمان بگۆڕین ئەتوانین هەوڵ بین کە ئەوەی کە خۆمان بینیمان و ئازارمان لێچێش بانەوەکانی دواترمان لێ نەبینن و ئاراستی ژینگەکەشمان باڕاستی کە برن دکتۆر منە موجارێ من بە سەحەر چەند جارێکەڵێ من لە پۆلی یەکی ابتیدایی بووم کە مامۆسای قوتوی دۆشاوەکە بێنەکەی دایکی بەتاڵ بوو فێریەکردم سێکون کەرە ناوی چنگە گەرمی تێکە کە سەوزە بوو بەیانی پڕ بەدڵ پێم خۆشە بوو هەستمەکە شتێکم کردووە لەو کاتەوە فێر بووم کە حەزەکەم دایم لە ناودار و درەخت و نەمام و ئەو شتانەیە ئەمە تا چەند نمونەیە کە بۆی کێمە پەروەردەمان بۆ ئاراستەیە بەرین ئەمە ینی تەورەیەکی زۆر هەستیارە وەکو پێشتیش لەگەڵ بەڕێستان ئاماژەم پێ کرد لەسەر ئەم بابەتە هەستیارانە ینی زۆر تاکیدم کردو تەنانەت لە ڕێی کەناڵی پەروەردەوە پەروەردەی سەر بە وەزارەتی پەروەردە ینی ئەو کەناڵە و پەیامەکانم ڕاستەوخۆ بۆ بەڕێز ینی وەزیری پەروەردە بووە بەداخەوە جارێ لە جاران وەزیری پەروەردە نەهاتوتە سەر خەت لەگەڵمە هەتاوەکو کۆدەنجێ دروستکەین یا پرۆژەیە دروستکەین بیر لە چارەسەرێ بکەینەوە لەگەڵیشیا یونسکۆ بڕیاری یا لە ساڵی 2025ەوە کە بابلێن پەروەردەی ژینگە لە هەموو قوتابخانەکانی عالم ئەبێ بخوێنرێت ئایا نازانم بۆ ئەمە شەنگاویان ناوە ئەگەر بیکەن بە دوواچوونێکی بۆ بکەن شتێکە جێگەی دڵخۆشیە یونسکۆ من حەزەکەی سەرچاوەکەشتان بێنم خاڵی سێهەم کە ئێمە مەیوز نەبووین لە هەوڵ و تەقەلای خۆمان ڕێکخراوێکی یان دوو ڕێکخراون 4-5 کتێبمان بە ئاکام گیانەوە هەر لە قۆناغی ڕەوزەوە هەر لە قۆناغی ڕەوزەوە هەتا 4 سەرەتایی یعنی تقریبا 5-6 جۆر کتێب بەڕەنگی جیاواز بە زانیاری زۆر تەندروستەوە بۆ هەموو بابەتەکان و خۆم ینی کەسایەتی یەکەم بووم لە پیاچوونەوەی ئەگەر بێ ئەم کتێبانە چێتە بواری ینی بەکاربردن و سوود لێوەرگرتن و جێبەجێکردنەوە من باوەڕم وایە کە گۆڕانێکی ڕیشەیی ئێمە لە پەروەردەی ژینگە دروستەکەین کە گۆڕانی ڕیشەیمان لە پەروەردەی ژینگەی ئەو کاتە ڕەوشتی ژینگەی بەرزەکەینەوە فەلسفەی ژینگەمانە بێت فەلسفەی ژینگەمانە بێت و مرۆڤ دروستەکەین کە ئەتیتیودی ئەبێت کە هەڵوێستی هەبێت لە شتێک کاتێک کە دیاردەیەکی نەخوازراو ئەبینێت لێی بێدەنگ نابێت ناوەستێتەوە و ئامادەشێت هاوکاری و هاو ئاهەنگی لەگەڵ هەموو ئینسانی بکە بۆی خزمەتی ژینگە بکە ئێزە بەداخەوە من کە هاتم بۆ ئێرە بینیم لە سارێک شتێکی فڕیا و هەڵیایە سەرجادەکە سارەکەش لەو نوعانە بوون کە
ئەمە ئێستا ینی ئەمەمە ئەگەر بێت ئەم مرۆڤە تۆژە قاڵ کرابێت بە کللتور و بە نەریتی ژینگی و ئەتیتیژین مستحیلە شتیوا بکە مستحیلە شتیوا بکە لەسەر جادەیەک ئەم جادەیەکی هەستیارە تۆ چەند جادی هەستیارە شتێک لە سیارەکە تۆ فڕی ینی بەڕاستی زۆر متەئسر کەواتە ئەم بابەتەی کە زۆر گرنگە و پێویستە بۆ ئێمە لەم قۆناغا ئێمە بنیادنانی پەروەردەی ژینگەی بەداخەواڵێم بۆ ئەمەش من پرۆپۆزەلی بەشێکم تەقدیم کرد بە کۆلێجی ژینگەی چوارتە تەواوی پرۆپۆزەلەکەم نووسی کاتێک کە چووە ینی ناو بەشەکانەوە چووە سەرۆکایەتی زانکۆ بوومە بالملانەی بەشەکان لەسەری ئەمەی گۆمەی ئایدی منە ئەمەی گو ئایدی ئەمەی گو ئایدی منە ئەنجا لە بینی جامیعەکانیشە جامیعی مەسەن سەلاحەدین خۆی کرد بە سێم کرد ئەو پرۆپۆزەلە لەبار برا و تا ئێستا ینی کاری پێ نەکراوە بەشێکی پەروەردەی ژینگەی لە چوارتا بکرێتەوە ینی بەداخەوە تەنانەت ینی ئەم بابەتانش ئەچێتە بواری ململانێ و لە خشتەبردن و لە ناوبردن بۆی هەر باشە کێ تەقدیمی کردووە ئەوە خاوەنی ینی بڕیارە لە کوێ بێت بۆ کوێی تەقدیم کردو ئەبێت لەوێ بێت بەداخەوە ئەوەش حەزەکەم ینی بەڕێز سەرۆکی زانکۆش گوێی لەم مەوزوعا بێت و ینی جێگری و ڕاگری کۆلێجەکە طبی ینی لە 100 ئاگای لەم مەوزوعا بۆ ڕاگرەکەش ئاگای لێ بوو ئەم بەشە بۆ بڕوچۆ ڕۆژ چیلی هات بۆ نەکرایەوە ئێمە لە هەموو جێگایك زیاتر پێویستمان بە پەروەردەی ژینگی هەیە پێویستمان بە پەروەردەی ژینگی تەمە ناکەم ئێوەش جوڵەی لە دواوە ئینشەڵڵا دەستی خۆش بێت پرۆپۆزەلەکەشم لایە تا ئێستا ئینشەڵڵا ئەوڕێکی جدیەتێتەوە لەم بابەتە ئێمەش مەبەستمان بوو کە باس کرێ لەبەرەوەی کە بابەتی ژینگەی بابەتێکی تاکە کەسی و لایەنێک نییە بابەتێکی گشتگیرە پەیوەستە بە هەمومانەوە بە هەمومان هەوڵی بۆ بین کامترین ڕێگەی چارەسەرە بتوانین بیگرینە بەر بۆی کە ژینگەیەکی تەندروستمانە بێت دووبارە سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕێستان و دەستخۆشیتان لێ یەکەم یعنی کە من ئەوەم ڕەچاو کردووە لە بەڕێزان لەو کاتێک کە گەڕاومەوە لە ساڵی 2004ەوە یعنی لە 2005 من بەرنامەم لەگەڵ کورساتە هەبوو بۆ بەرنامەی هەموو جۆر و لە هەردوو ینی کەناڵەکەشتان دەخۆشحاڵیەوە زۆر بەخێر بێت دەستی خۆش بێت